ینی پلەکانی گەرما بۆی ئەو شەپۆڵی خۆڵبارینەی کە هەرێمی کوردستانی شارەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە لە شاری هەولێر سێپلا پلەکانی گەرما دابەزیەوە لە ناوچە دوورە دەستەکان و ناوچە شاخاویەکانەوەی ناوچە کوێستانەکان بە دیاریکراوی بڵێم 5 بۆ 6 پلەکانی گەرما دابەزیوە چەند ڕۆژێکیشە شەپۆڵێکی خۆڵباری ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە لە دوێنێەوە چڕێکەی زۆر زیاتر بووە. دوێنێ ئێوارە کۆتایی بە شەپۆڵەکە لە سنووری پارێزگای هەولێر بەڵام چاوەڕ دەکرێت ئەمڕۆ کە جارێکی دیکە شەپۆڵی خۆربارین هەم شاری هەولێر هەم شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بگرێتەوە لەبارەی ئەوەی کە بزانین شەپۆڵەکە تاکەی بەرداوام دەبێت چ زیانێکی هەیە بۆ هاوڵاتیان و پلەکانی گەرمە چەند دادەبەزن کەی پلەکانی گەرما لە کێوە زیاتر بەرز دەبێتەوە. هەڤاڵ سدیق شارزە کە شناسیم لەگەڵا زانیاری زیاتر و باشترمان پێدات. مامۆستا هەڤاڵ سوپاس بۆ دەرفەتە ئەگەر باز لەم شەپۆڵی خۆڵبارینە بکەی لە کێوە دەستی پێ کردووە تاکەی بەرداوام دەبێت دەبینی ئێستا کەشوهەوا خۆشە کەی جارێکی تکەم شەپۆڵی کەشوهەوا نالەبارە تۆز و خۆڵە هەولێر و شارەکانی دیکە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. سەرتا بەنای خۆی گەورە میهرەبان سوپاس بۆ دەرفەتەی بۆ ئێوە کە پێتان دام بڵێ لە هەمان لای هەمان ڕوون ئاشکرا لە دووشەمەی ڕابردووە شەپۆڵێکی خۆڵبارین لە نەتیجەی چالاکبوونی بای باکووری خۆراوە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە ناو بە ناو بەهۆی چالاکبوونی ئەو بایەوە خۆڵبارین بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە لە ئێوارەی دێنێشەوە شەپۆڵێکی خۆڵبارین ڕووی کردە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و پێشبینی دەکرێت ئەم ڕۆژکاریگەری ئەو شەپۆلی خۆڵبارینە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەبێت لە دوای مەڕۆ بەدواوە بۆ ئێوارە بەهۆی بە چالاکبوونی بای باکووری خۆراوە دووبارە خۆڵبارین بە شێوەیەکی لاواز بۆ مامناوەند لە هەندێک ناوچە چڕ بە تابەتی ناوچەکانی باشوور ناوەڕاستی عێراق دووبارە خۆڵبارین بگەڕێتەوە ناوچەکەمانەوە پێشبینیش دەکرێتە تا ناوەڕاستی هەفتە خێرایی بە چالاک بێ هەر کاتێکش خێرایی با چالاک بێ احتیمالی هەیە تەپتۆزی ناوخۆی یاخود خۆڵبارینی دەرکی کە سەرچاوەکەی سووریا و بیابانی باشووری ڕۆژاوای عێراقا. زۆر باش مامۆستا باسوت کە تا چاوەڕێک تا هەفتەی ناوەڕاست هەفتەی داهاتوو خۆڵبارین ئەگەری هەیە چالاک بێتن هەبێتن لە کام شاری هەرێمی کوردستان چڕێکەی زیاترە لە کام شار باشترە خۆی چڕی خۆڵبارین مەسلەی چڕێکەکەی لە کام شار زیاترەوە لە کام شار کەمترە ئەوە دەوسێتە سەر ئاراستەی با و خێرایی بایەکەوە تا چەند ئاراستەی با بەرەو ئەو ناوچێ بێ مەسەلەن بەرەو ئاراستەی کەرکووک بیاخۆ هەولێر بیاخۆ سلێمانی بێ ئەوە کاتە چڕی خۆڵبارینەکە زیاتر ئەبێتن و پێشبینیش دەکرێتن لە ڕۆژی یەکشەممەوە دووبارە بە شێوەیەکی تەدریجی پلەکانی گەرما لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بەرەو بەرزبوونەوە بچێت کاریگەری ئەو بارستە هەوافێنکەی کە ئەمڕۆ کاریگەریەکەی دووبارە قۆناقی دووەمی دەست پێ کردووە بەرەو لاوازبوون بچێت و لە کۆتایی هەفتەش پێشبینی دەکرێت نینوان 9 مانگ بۆ هەفتەی مانگ پێشبینی دەکرێتن دووەم شەپۆلی گەرمای بەهێز ڕوو لە ناوچەکەمان بکە ئەم گەرمای ئەم جارە جیاواز دەبێت لە گەرماکەی ڕابردوو پێشبینی دەکرێتن شەپۆلێکی تا ڕادەیەک مەودا مامناوەند بێ بۆ ماوەی زیاتر یەک هەفتە لە ناوچەکەمان نابینێتەوە و پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوە بەخۆی دەبینێ وەک سەبارەت بۆ پرسیارشکە کردت ئایا ئەم خۆڵبارینە کاریگەری هەیە لەسەر تەندروستی ئینسان بەڵێ ئەو ئینسانانەی کە خی گەورە بە نەخۆشی ڕەبوو یاخود بە جیو بە هەر حساسێتی قورگ و لوت و ئەوانە کە بەسەری کردوونەتەوە هەر کاتێک خۆڵبارین ڕووبدا بە تابەتی ئەوانەی نەخۆشی ڕەبوویان هەیە کاریگەری دەبێتن لەسەر جیهازی هەناسەدانیان کێشیان بۆ دروستەکە بۆیە ئەم شەو بەهۆی خۆڵبارینەوە لە سنووری پارێزگای کەرکووک زیاتر لە 100 کەس بدرایە نەخۆشخانەکان بۆ چارەسەرکردنیان. مامۆستا باسوت شەپۆڵێکی گەرما چاوەڕ دەکەێت تاوەکو هەفتەی مانگ دەست پێ بکە پلەکانی گەرما چەند بەرز دەکاتەوە؟ پلەکانی گەرما لە ناوچەکانی ئیدارەی گەرمیان ئەو شەپۆلە گەرمایە کە دێ شەپۆلی گەرمای ئەفریقیە ینی بەوەی هاتنی بارستە هەوایەکی گەرمی شێداری مەداریە کە ڕوو لە ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستان دەکا پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرزە بێتەوە گەرماکەی تااقەت پڕکێنەرە بێ هەم ڕوتوبەتی لەگەڵەوە هەمیش تیشکی سەروی وەنەوشەی بەرز دەبێ بۆیە تااقەت پڕکێنەر دەبێ پێشبینی دەکرێت لە ناوچەکانی ئیدارەی گەرمیان لە سنووری قەزای خانەقین و لە کەلار و ئەو ناوچانە پێشبینی دەکرێت لە هەندێک لە ڕۆژەکان پلەکانی گەرما لە بینی 49 بۆ 50 تۆمار بکە.